بەڕێز و خۆشەویست ئێوارەتان باش نانەوەندی دەنگ و باسی تەلەڤیزیۆنی مەدەوە سڵاوتان لێبێت فەرموون لەگەڵ گەشتی دەنگ و باسەکانی ئەم ئێوارەمان. لە کۆتایی پیلانی نێونەتەوەی ڕۆژی 9 مانگی ئۆکتۆبەری ڕابردوو پێشەوای پارتی کرێکارانی کوردستان عەبدوڵڵا ئۆجران برایەوە تورکیا. بەرپرسیارانی پارتی کرێکارانی کوردستان لەو بارەوە ڕایانگەیاند کە سەرۆکی گشتی پێکەکە کە لە باڵۆزخانەی یۆنان بووە لە کینیا و کاتژمێر دەوروبەری 6 دوێنێ ئێوارە لە ئەنجامی ڕێکەوتنی نێوان حکوومەتی ئەسی ناو نەیروبی لەلایەن هێزەکانی پۆلیسی کینیاوە دەستگیر کراوە و دواتر براوەتە تورکیا. ڕاگەیاندنی کۆمیتەی ناوەندی پارتی کرێکارانی کوردستان وێڕای ئاماژەکردن بۆ ناسکی و هەستیاری بارودۆخەکە داوای لە گەلی کورد کرد بە گیانی لە خۆبوردووی و بۆ پەڕی دانبەخۆداگرتنەوە پێشوازی لە گۆڕانکاری و پەرەسەندنەکانی ئەم قۆناغە بکەن. جەماوەر بە بیستنی گۆڕانکارەکان ڕاپەڕیوە و لەو جێگانەی کە هەن کەوتنەتە جموجۆڵ. ڕاگەیاندنی کۆمیتەی ناوەندی پارتی کرێکارانی کوردستان دەڵێت گەلی کورد کە تا کۆتایی پابەندی سەرۆکی نەتەوەی یانن لە ئەگەری زیانگەیشتن بە سەرۆکی گشتی پێکەکەدا گومانی تێدا نییە کە جیهان تاریک دەکەن. کوردستانەکان لە بانگەوازیاندا بۆ حکوومەتی یۆنان و وڵاتانی ئەوروپا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێن ئەو دەستەی بۆ سەرۆکی گشتی پارتی کرێکارانی کوردستان درێژ بکرێت دەشکێنرێ و دنیاش لە خۆمان و کەسانی تر حەرام دەکەین. کۆمیتەی ناوەندی پارتی کرێکارانی کوردستان لە ڕاگەیاندندا جەختی کردە سەر ئەوەی پێویستە هیچ کەسێک زیان بەخۆی نەگەێنێ و جەماوەریش دەستبەرداری چالاکی لە جۆری خۆسووتاندن بن. لە بەشێکی تری ڕاگەیاندنی کۆمیتەی ناوەندی پارتی کرێکارانی کوردستاندا دەوترێ پێویستە لەبیر نەکرێت کە ئێمە گەلێکین بۆ ئازادی تێدەکۆشین، چی دەبێت بە ببێت بەڕێبەری سەرۆک ئاپۆ بەرەو سەرکەوتن دەچین.